We have taken action pursuant to what we're calling the Khashoggi ban. دۆسیەی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووس لەلایەن حکوومەتی سوعودیەوە پەیوەندیەکانی ئیدارەی نوێی ئەمریکا و ڕیازی ئاڵۆز کردووە و جارێکی دیکە و بابەتە بەرۆکی بەرپرسانی باڵای سوعودیە گرتووەتەوە دوای ئەوەی ئیدارەی دۆناڵد ترەمپ دۆسیەکەی دیزە بە دەرخوانە کردبوو. بەپێی راپۆرتێکی دەستگای هەواڵگری ئەمریکا کە لەسەر ماڵپەڕی تایبەت بە خۆی بڵاو کراوەتەوە CIA ئاشکرای کردووە دەرەنجامەکانی ئەوان دەری خستووە شازادەی جێنشینی عەرەبستانی سعودی محەممەد بن سەلمان ئۆپەراسیۆنێکی لە ئەستانبوڵی تورکیا پەسەند کردووە بۆ دەزیرکردن یان کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی. هاوکات ئاماژە بەوە دەکات کە بەپێی لێکۆڵینەوەکان شازادەی جێنشینی سعودیە و ڕاوێژکارێکی سەرەکی و ئەندامانی دەستەی پاراستنی محەممەد بن سەلمان لە ئۆپەراسیۆنەکەدا تێوەگلاون. لە دوای ئەم راپۆرتە وەزارەتی خەزیانەی ئەمریکا سزای بەسەر ئەحمەد عیسێری جێگری پێشووی سەرۆکی هەواڵگری سعودیەدا سەپاند، هەروەها تیمی ئۆپەراسیۆنی خێرای سعودیە کە دەستیان هەبووە لە کوشتنی خاشقچی خرانە لیستی سزاکانەوە. پێگەی بلۆمبێرجی ئەمریکی ئاشکرای کردووە کە ئیدارەی بایدن لیستێکی ئامادە کردووە کە لە 76 کەس پێک دێت و ڕوبەڕووی سزا دەکرێنەوە لە ژێرناوی ڕێکارەکانی سیاسی خاشقچیدا. لەسەرم دۆسیەیە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەگەڵ شاه سەلمان بن عەبدولعەزیز پادشای سعودیا بە تەلەفۆن گفتوگۆی کردووە. لەو بارەیەوە بایدن ڕایگەیاندووە کە بە پادشای سعودیە وتووە واشنگتن لێپرسینەوە لا ڕاز دەکات بەهۆی پێشێلکردنی مافی مرۆڤەوە پێویستە لەسەری چارەسەریە و پێشێلکاریانە بکات گەر دەیەوێت مامەڵە لەگەڵ ئیدارەی ئەمریکادا بکە. هاوکات ئەنتۆنی بلینکی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە لەمە دووە ساڵانە ئەمریکا راپۆرت لەبارەی ئەو وڵاتانە ئامادە دەکات کە چالاکوانی ئۆپۆزیسیۆن و ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی دەستێژی دەکەنەوە لەلایەن دەسەڵات و مافیاکانیانەوە و مافەکانیان پێشێل دەکەن. جەختی لەوەش کردوێتەوە کە دەبێت لە مەودووە لێدوانەکانی بایدن لەبارەی سعودیە بە کردار ڕنگ بداتەوە. لا بەرامبەر راپۆرت و کاردانەوەکانی ئەمریکا حکوومەتی ڕیاز بە هەموو جۆرێک تۆمەتەکانی ئەمریکا ڕەت دەکاتەوە و دەڵێت راپۆرتەکە دەرەنجامێکی هەڵەیە و ناشرینکردنی سەرکردایەتی سعودیەی تێدا بە ئامان گیراوە. هاوکات وەزارەتی دەرەوەی عەرەبستانی سعودیەش ئەو کاری ئەمریکا بە دەسوەردان لە کاروباری ناوخۆ و پێشێلکردنی سەروەری وڵات و فەرمانگەی دادوەری وڵاتەکەی ناودەبا. لەلایەکی دیکەوە بەشێک لە وڵاتانی کەندا و وەک بەحرین و ئیمارات و کوێیت پشتیوانی خۆیان بۆ سعودیە نیشاندا و ئیدانەی راپۆرتەکەی دەستگای هەواڵگری ئەمریکایان کردووە و با پێشێلکردنی سەروەریە وڵاتەشیان ناوبردووە. هاوکات نانسی پیلۆسی سەرۆکی کۆنگرێسی ئەمریکا شاڵوێستێکی تونتری نیشاندا و داوای کردووە جارێکی دیکە واشنگتن بە پەیوەندیەکانی لەگەڵ ڕیازدا بچێتەوە و وتیشی کۆنگرێس پشتیوانی لە هەر هەنگاوێکی سزادانی سعودیە دەکات ڕاشیگەیان دەبێت سعودیە بزانێ کە ئەمریکا چاودێری کارە بێزارکارەکانی دەکا و لێپرسینەوەشی لەگەڵ دەکات. جەمال خاشقچی ڕۆژنامەنووس و هاوڵاتی سعودیەیە و ڕەگەزنامەی ئەمریکای هەبووە و لە ڕۆژنامەی واشنگتن پۆست ڕەخنەی لە سیاسەتەکانی محەممەد بن سەلمان دەگرت. بەو هۆیەوە لەلایەن تیمێکی تایبەتی شازادەی جێنشینەوە لە کۆنسولخانەی سعودیە لە شاری ئیستانبوڵی تورکیا کوژرا و تەرمەکەی توێندرایەوە و بێسەر و شوێن کرا.